دوای زیادبوونی داتی عێراق و گەشەسەندنی ئابوووریەکەی لە ساڵی ڕابردوودا بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکان، حکوومەتی عێراق چەند هەنگاوێکی دەستپێکردووە بۆ پشتیوانی لە چینی مامناوەند و موچەخۆران و خەرجکردنەوەی بەشێک لە داهاتی وڵات بۆ سوکردنی بارگرانیەکانی سەرشانی هاوڵاتیان. لە نوێترین هەنگاودا محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق پاکێجێک ڕێوشوێنی بۆ پاڵپشتی خانە نشینکراوانی کەرتی حکومی ڕاگەیان. پاکێجی پشتیوانیەکەی حکوومەتی عێراق خۆی لە چەند ڕێوشوێنێکدا دەبینێتەوە کە زیاتر وەکو پاداشتێکە بۆ خانەنشین لە کۆتایی ساڵانی خزمەتیدا. گرنگترین ڕێشوەنە نوێەکانی حکوومەتی عێراق بۆ خزمەتی خانەنشینان لەم خاڵانەدا خۆیان دەبینەوە. تەرخانکردنی پارچێک زەوی نیشتەجێبوون بۆ ئەو خانەنشینانەی لە ماوەی خزمەت لە فەرمانگەکانی دەوڵات لە وەرگرتنی زەوی سودمەند نەبوون. پێدانی پاداشتی 500,000 دینار بە فەرمانبەری خانەنشین لە هەمان ڕۆژی کۆتایی هاتنی خزمەتەکەیدا. ئامادەکردنی ڕێکارەکانی خەرجکردنی پاداشتی کۆتایی خزمەت لەگەڵ وەرگرتنی یەکەم موچەی خانەنشینی. خەرجکردنی پاداشتی مۆڵەتی کەڵەکەبوو بە شێوەی کاش لەگەڵ خانەنشینبوونی فەرمانبەردا. داشکاندنی لە سەدا 25 بۆ خانەنشینان لە کرێی هەڵی ئاسمانی عێراقدا. پێدانی ئەولەویەت بە خانەنشینان بۆ چارەسەری نەخۆشی لە دەرەوەی عێراق. سپێکردنی مامەڵەی خانەنشینی بۆ فەرمانبەر 6 مانگ بەر لە وادەی خۆی بە مەبەستی دڵنیابوون لەوەی ڕێوشوێنەکانی خانەنشینی دوا ناکەوێت. ئامادەکردنی داتای ناسنامەی خانەنشینی مانگێک بەر لە بەرواری خانەنشین بوون، ئەمەش لە پێناو دڵنیابوون لە دوانەکەوتنی ناسنامەکەی. تەواوکردنی سەرجەم هەنگاوەکانی مامەڵەی خانەنشینی بە بێگرفت و دوانەخستنی موچەی خانەنشینی بە بیانووی تەواو نەبوونی مامەڵەکەی. ئەم پاکێجەی ئاسانکاری بۆ خانەنشینان بەشێکی دیکە لە هەنگاوەکانی حکوومەتی عێراق بە ئاڕاستەی ئاسانکاری بۆ هاوڵاتیانی و فەرمانبەران لە زۆرینەی بوارەکاندا، لەوانە پێشینەی هاوسەرگیری، پێشینەی کڕین یاخود دروستکردنی خانوو. ئەمە جگەل لە پێدانی زەوی نیشتەجێبوون بە فەرمانبەر کە تاوەکو ئێستا بە شێوەیەکی ئاسایی لە عێراق پەیڕەو دەکرێت.